سنتەری نەو بازاڕی هەڵەبجەیە. دیمەنی ژمارەیەک دوکان تەواو سیمای بازاڕیان ناشرین کردووە. وێڕایەوەش بۆتە جێگەی مەترسی لەسەر ژیانی دوکاندار و هاوڵاتیان بەگشتی. هاوڵاتیان دەڵێن لەگەڵەوەی جێگەی مەترسیە، بەڵام لەلایەکی دیکەوە پیان خۆشە و دیمەنانە دەبینن، چونکە حکوومەتی پێشەرمەزار دەبێ کە تا ئێستا توانای نییە سیمای شار و ناو بازاڕی شارێک ڕێک بخات. ینی کابرا دەستی بەسراوە نە لەم لاوە ڕێگەی پێدەن چاکی بکانە لەو لاوە تاویزەکەی وەرەگرێ بۆیە بە بەردەوامی ئابە و شێوە ناشرینە ماوەتەوە سیمای شاری ناشرین کردووە. بەڵام وەک پێم وتی ئێمە ئەو دیمەنانە ببینین زۆر خۆشترە بۆ ئێمە، چون ئەو دیمەنانە ئێمە ساڵانی پێش ئەم دەسەڵاتە کوردیمان بە بیرە خاتەوە کە ئێمەوەمان دەزانین دەسەڵاتی کوردی بێت زۆر شتی چاکمان بۆکە، بەڵام بەداخەوە دەسەڵاتەکانی پێشووتر هەرچەند ئێمە کە سوکارمان شەید بۆ گیرۆدەی دەسی سەدامی باسیین، بەڵام وای لە هاتووە بەداخەوە کە ئەوات بە ئەو بخوازین کە ئەو هێشتر زۆر زۆر لەمان چاکتر بوو. بەڕاستی ئەم کێشەوە لە کۆنەوەیە و من تقریبا لە 2002 لە 2003ەوە لەم دەڤەرە بەڕاستی ساڵ بە ساڵ مەترسی زیاترە بێ لەبەرەوەی ئەم دوکانانە گڵن هەموو ساڵێک کە بارانەواری ئەو دارانە تەحەموول ناکە. دەی ناخۆشە دیارەوەڵە ناشۆر سیمای ناشرین کردووە کێ هەیە خاسیکە تۆ چکە بەی کێ چاکیکە لێپرسینەوە کێ هیچ کەسێک خۆی بە خاوەنی مسلمانانە نازانێت ئەم شاری هەڵەبجێ کە تێتە قسەکردنی خەڵک قسەی زلەکە. تا ئێستا پارێزگای هەڵەبجە ماستەر پلانی نییە، ئەوەش گەورەترین کێشەیە کە ناتوانرێت شەقامەکانی شارەکە فراوان بکرێت و ئەو دوکان و شوێنانەی بوونەتەوەی ناشرینکردنی بازار و شارەکە بڕوخێنرێن. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت لە ساڵی 2012 نزیکەی 90 ملیارد دینار بۆ قەرەبوویە و خاوەن دوکانانە تەرخان کراوە. لە ئێستادا بە دوواداچوونەکەن و هەوڵی ڕوخاندنی ئەو دوکانانە دەدەن. ئێمە بەتەکیید بە دوواداچوونمان کردووە و لایەنە پەیوەندیدارەکانیشمان ئاگادار کردووە. وەک گوتم ئەمەی ناو بازار دوکانەکان ئەوە ئەرکی شارەوانیە و جاری کەش هەم دووبارەیەکەینەوە لێیان چەند جارێ ئەەکەینەوە لێیان. سەبارەت بە ماسەرپلانی هەڵەبجە بەڵێ جەنابی وەزیرمان هەم لەم سەردانیشی ئاگادار کرد بەڵێنی ئەوەیان ناوە کە ماستەرپلانی هەڵەبجە ببێتە یەکێک لەو پرۆژە استراتیژیانە بۆ پارێزگای هەڵەبجە لەگەڵەوەی کۆمەڵێ پرۆژەی استراتیژیکەش هەم بەڵێندراوە لەلایەن وەزارەتی شارەوانی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەنجومەنی وەزیرانیش بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتمان لە هەندێک لەو گرفتە سەرکیانەی پارێزگای هەڵەبجە ئاگادار کردووە. بە دوواداچوونەکەین بە دڵنیاییەوە ئەوەی لە دەسەڵاتی ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە بێت هەم بە دوواداچوون هەم محاولەی با بڵێن بە ئەنجامگەیاندنیشیەکەین. بەپێی زانیاریەکانی پەیام شارەوانی هەڵەبجە چەند جارێک و کاسبکارانەی ئاگادار کردوێتەوە کە دوکانەکانیان نۆژەن بکەنەوە، ئەوانیش بە بیانووی ئەوەی کرێچین و خاوەنەکانیان ئامادەنینە و دوکانانە نۆژەن بکەنەوە. بۆیە لە ئێستادا بۆتە جێگەی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و دوور نییە ڕۆژێک بڕوخێت و کارەساتی دڵتەزێن بە دوای خۆیدا بێنێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.